خات و شاناز وەکو یەکەم پەیوەندی سێ پرسیاری هەبوو. دەڵێن مرۆڤ کاتێک کە خەوت ڕوحەکە لە لاشەی دەڕواتە دەرەوە واتەم دەمرێ، دواتر کە خەبەر دەبێتەوە ڕوحەکە دێتە جەستەیەوە. ئێمە دوو جۆر مردنمان هەیە. بەڵێ خەوتن جۆرێکە لە مردن. الله يتوفى الأنفس حين منامها. پەروەردگار خۆی سبحانه وتعالى دەفەرمێ کاتێک کە مرۆڤ دەخەوێ پەروەردگار دەیمرێنێ، بەڵام ئەو ڕوحە یەکجاری جەستەی بەجێ نەهێشتووە. جۆری دووەم لە مردن ئەوەیە کە جارێکی تر ڕوحەکە ناگەڕێتەوە. بەڵێ خەوتن کاتێک کە مرۆڤ دەخەوێ ئەوە نییە ئەو ڕوحەی کە پێڵان ڕوح کێشان واتە ئەو ڕوحە لە بەدەن نەهاتوەتە دەرەوە، بەڵام ئەو گیانەی کەوا کە خوا پەروەردگار خۆی دەزانێت قولی ڕوح من ئەمری ڕەبی، پەروەردگار دەزانێت خۆی ڕوح چۆنە، واتە ئەم ڕوحە لە کاتی خەویشا چۆتە دەرەوە. بۆیە هەندێک جار زۆریش جاری بینراونەک هەندێک جار نمونونەکانیش لەبەر چاون خات و شاناز و بینەران ئێوەش دەزانن خەڵکانێک هەبوو کە خەوتووە ئێوارە ساغ و سەلامەت هیچ نەخۆشیێکی نەبووە، بەیانی کاڵ یانساندۆ بۆ نوێژی بەیانی یان نوێژی بەیانی من خەڵکم بینیوە لە مزگەوتە لە جەماعەتە لەگەڵ ئێمەدا بووە، نوێژی بەیانی بە جەماعەت کردووە، زیکر و تەسبیحات لە مزگەوتە هیچ عیبی نەبووە. وەختێک کە سەعات حەوت وانە بە شوێن منە هاتوون دەڵێ مامۆستا مام حاجی فڵان کەس عەمری خوای کردو چۆن خوبانی لە مزگەوت لە جەماعەتی من نوێژ دابوو، وتیان وەڵا ڕاکشاوەتەوە کە هەڵ نەستاو بە نان و چای بەیانی هەستە هەستەیەکەی نەماوە. کەواتە بەڵێ مردن ڕوحەکە دەڕوا لە کاتی خەویشە، بەڵام ئەوەی کەوا ئەجەلی مابێ ینی تەمەنی مابێ ئەوە ڕوحەکە دەگەڕێتەوە ڕوح دەرچوونی کۆتایی نییە کە پێڵەن مردنی گەورە. بۆیە لە کاتی خەوتنە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پێویستیشە ئینسان شایەتمانی بە حەق بێنێ، شایەتمان بێنێ، زیکر و ئەورادەکان بخوێنێ، واگە بۆی بکرێت بۆ دەرونی فراوان بێ بڵێ ڕەبی خوا گەرنی هەموو خەڵک ئازا بێ. لە کاتی خەوتنە هەمیشە خۆ پارێزی کەنێتی خەیاڵاتی خراپ پەنا بەخوا لە دڵتانە بێت، چون نەوەک لەسەر ئاو حاڵەتە بمری، لەسەر چی بمری لەسەوە زیندوو دەبیەوە. بەڵێ قسەکەی جەنابەت ڕاستە، مرۆڤ کە دەخەوێ ڕوحەکە بەجێ دێڵە، بەڵام ئەو مردنە گەورە نییە کە مردنی کۆتاییە و مرۆڤ دەخرێتە قەبرەوە. بۆیە لە کاتی خەوتنە زیکرەکان، شایەتمان، دڵ و دەروون پاکی، دوعاکردن بۆ موسڵمانان زۆر زەرورە. ئەڵێ خەوت چییە و خەوێک بە کەسێکەوە دەبینی لە کاتی خەوە خەو شتێکی حەقیقەت و ڕاستە، تەنانەت خەونی کافرانیش ڕاستە، وەکو لە سوورەتی یوسفا پەروەردگار لە قورئانە بەنەس دەفەرمێ پاشای میسر کە ئەو کاتە کابرایەکی کافر بووە خەونێکی ڕاست و دروستی بینی کە لە سوورەتی یوسفا زۆر بە جوانی و بە درێژی باس کراوە. حەوت مانگای لە ڕوو لاواز، حەوت مانگای قەڵە و گوڵەگەنمی تەڕ و تازە و پڕ لەدان، گوڵەگەنمی لاواز و بێدان و وشکلیان هەڵان وشکیان کردن. یوسف پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێ خەونەکەی ئەم پاشا کافرەی لێکدایەوە خەونێکی ڕاست و دروست بوو. دوو صاحبەی سجنی، دوو هاوڕێکەی یوسف کە لە سجن بوون هەردووکیان کافر بوون، بەڵام خەونەکەیان ئەو پەڕی ڕاست بوو. چۆن یوسف معناکەشی بۆ لێدانەوە ئەو کافرانە خەونەکەیان ڕاست بوو، یەکیان لە سێدارە درا و یەکیشیان چۆوە کۆڕی پاشاوە بۆ شەراب جێڕان. بۆیە خەو کۆمەڵە حاڵەتی تایبەتە، ڕوحی ئەم مرۆڤە هەندێک شتی تایبەت دەبینێ، جاو پەیوەندی بەوە نییە مسلمانە یان کافرە. عەرزم کردن بە نەسی ئایەتی قورئان لە سوورەتی یوسفا کافرەکانیش خەونی ڕاست و دروست دەبینن. بەنسبەت ئیماندارانیشەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمودەیەکی هەیە ئەصدەقهم ڕؤیا ئەصدەقهم حەدیثا، بە ڕاستترین خەونی مسلمانانی ئومەتم هی ئەو کەسانەیە کە زمانیان ڕازگۆیە، کە درۆیان کەم دەکەن، کە زمانی ڕازگۆیان هەیە خەونەکانیشیان ڕاستترن. حاڵەتێکی تایبەتە، یعنی ئەو ڕوحە ئەم سەراوسەری دنیا دەڕوات لە مەسافەی چەند چرکەیەکە، هیچ خەونێک نییە بگاتە دەقەیەک دوو دەقە، لە مەسافەی چەند چرکەیەکە خەونێکی دوور و درێژت بینیوە و بە ئاگا دەیتەوە جاری وایە هێشتا بە چیچکانەوە دانیشتووی کە خەونەکەت بینیوە، هێستا چەند دەقەیەک لە خەوتنەکە تێپەڕی نەکردو کە ئەو خەوە دوور و درێژت بینیوە. جیهانێکی تایبەتە و خەونیش فەزلی خوای پەروەردگارە، جاری وایە تۆ ئازیزێکت نابینی بەڵام بە خەون دەیبینی، ئازیزێکت مردووە مشتاقی تا مەزرۆی بینینەوەی قەت نایبینیتەوە تا قیامەت، بەڵام لە ڕێی خەوە دەیبینیتەوە. ئەوەش فەزلی خوای پەروەردگارە بۆ چاکان و بۆ پاکان. دەڵی دوای 18 ساڵی نوێژم کردووە بە هاوکاری هاوسەرەکەم، یا ڕەبی خوای گەورە خێزانتان بەختەوەر کە خات و شاناز، یاخوا ئەو مێردەت لێ پیرۆز بێ، ئافرین بۆ ئەو پیاوە بە ڕێزەی بە زمانی شیرین بە حکمت و دانایی قەناعەت بە هاوسەری دەکا کە نوێژەکانی بکە. بەنسبەتەوە کە
لە هەر چوار کاتەکە یاقول هو الله خوێندەوە هیچ ئیشکالی لەسەر نییە ئەوەی پێشوو نەتزانیوە بەڵام عیبادەت ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆنی فێرکردوین ئەوای بکەین لەمەوەدا بەس لە دوورکاتی یەکەمای بیخوێنە ئەوەی ڕابردوو نەگوناهت گەیشتوتێ و نەخراپت کردووە باڵیکو ئینشاءالله ئەجری تەواویشت بۆ نووسراوە تەکلیف لەو کاتەوەیە کە زانیوتە ئێستا لە دوایەوەی کە ئەو بابەتە زانیوە لە دوای ئەم بەرنامەیەوە کە بۆ دڕون دەکرێتەوە لە نوێژی نیوەڕۆدا لە نوێژی عەسردا لە نوێژی عیشادا و لە نوێژی مەغریبدا تەنها لە دوورکاتی یەکەمدا قل هو الله أحد يعني إنا أعطينا يعني قل أعوذ برب الفلق والناس ديان سورة هيك كذا خويني لركاتي السيم دا لمغربا ولركاتي السيم وشوارمي سين نرجكي ترى تنها ككتب الضالين آمين يكسب ربو ركوع إيش المخوانة أو يرابردو بلي خوتي بيوا ناراحت مكة إن شاء الله خوا أجري طايب ونسيب و پیروز بايش اللي دكم سپاس بخوا که هاوسا گیریه کد بو تمایا رحمت خوا برکت و رحمت تام بسر بارینه که چند خوش دوای هاوسا گیری افراد لری هاو مردکه و فيري نوێژ و عیبادەت و تاعەتی خوا بێ ئینشاءالله خوای گەورە لە ڕابردووشت دەبورێ و بۆ داهاتووش هیدایەتی هەموو لایەکمان بدا و خێزانتان هەر بەختەوەر بێت.